جوانترین سڵاتان لەبێت لە تەلەڤیزیۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەیەکانتان پێشکەش دەکرێت. لە هۆڵی شەی سعد لە شاری هەولێر بە ئامادەبوونی سەرۆکی هەرێمی کوردستان و وەزیری پەروەردە و ژمارەیەکی بەرچاو لە بەڕێوەبەرانی گشتی سەر بە وەزارەتی پەروەردە و سەرپەرشتیاران و مامۆستایان و کەسوکاری و قوتابی یەکەمەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان خەڵاتی تایبەتی بەخشرای قوتابی یەکەمەکان. لە دەستپێکی ئەم بۆنەیەدا وەزیری پەروەردە سوپاسی هەوڵ و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد بۆ سەرکەوتنی کەرتی پەروەردە. هەروەها وێڕای دەستخۆشی لە مامۆستایان هیوای سەرکەوتنی بۆ سەرجەم قوتابیان خواست. دواتر نێچیروان بارزانی لە وتێکدا سوپاسی هەوڵ و ماندووبوونی هەموو لایەکی کرد و لە سەرخستنی پرۆسەی خوێندن هەروەها ئاماژەی بەوەدا کە قوتابیان نەوەی داهاتون و پێویستە بەبایەخەوە سەیریان بکەین. سەرۆکی هەرێمی کوردستان وێڕای پیرۆزبایی لە قوتابی یەکەمەکان دەستخۆشی لە وەزارەتی پەروەردە و مامۆستایان و خەمخۆرانی بواری پەروەردە کرد. هەر لەم مەراسیمەدا خەڵاتی تایبەت بەخشرای قوتابی یەکەمەکانی خاوەن پێداویستی تایبەت. دکتۆر پشتیوان سادق وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێشوازی لە دۆمینگ ماس کۆنسۆڵی گشتی فەڕەنسا لە هەولێر کرد. لە کۆبوونەوەکە وەزیری پەروەردە و کۆنسۆڵی گشتی فەڕەنسا گفتوگۆیان لەبارەی لە قوتابخانەی فەڕەنسی لە هەرێمی کوردستان کرد. پاشان کۆنسۆلی فەڕەنسی خۆشحاڵی خۆی دەربڕی بۆ ئەم ماوەی کارکردنیان لەگەڵ وەزارەتی پەروەردە کە هاوکار و هەماهەنگ بوون بۆ گرنگی زیاتر بە قوتابخانەی فەڕەنسا لە هەرێمی کوردستان. دواتر دکتۆر پشتیوان سادق پاڵپشتی خۆی بۆ وەزارەتی پەروەردە نیشاندا بۆ کۆنسۆلی گشتی فەڕەنسا لە شاری هەولێر و هیوای خواست بتوانرێت پەیوەندێکی دوولایەنەی پتەوتر دروست بکەن بۆ ئەوەی زیاتر گرنگی باڕەوشی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان بدەن. لە کۆتاییدا نوێکردنەوەی گرێبەستی قوتابخانەکانی نێودەوڵەتی فەڕەنسی لە نێوان وەزیری پەروەردە و کۆنسۆڵی گشتی فەڕەنسا لە هەولێر واژۆ کرا. بۆ بەدەستهێنانی سیستەمێکی یارمەتیدەر بۆ بڕیاردان و پتەوکردنی چۆنێتی و چەندێتی خوێندن لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە لە ڕێگەی سیستەمی ئی پەروەردە 4,000 قوتابخانە بە ئەلکترۆنی دەکات. سیستەمەکە بەشەکانی مامۆستایان فەرمانبەران و قوتابیان و قوتابخانە موچە کۆگا دەرکرد و وەرگرتە دەگرێتەوە لە ڕێکەوتی 12/6/2019 تاکو 27/6/2019 فەرمانبەرانی وەزارەت و پەروەردەی پارێزگاکان و بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزاکان بەشدار بوون لە خولی ڕاهێنان لەسەر سیستەمەکە. سیستەمی بە ئەلکترۆنیکردنی قوتابخانەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پلانی پەروەردە بەڕێوەبەرایەتی تەکنۆلۆژیای زانیاری سەرپەرشتی و بەڕێوە دەبرێت. لە ڕێکەوتی 30/6/2019 دەستکراوە بە خولی ڕاهێنان بۆ قوتابخانەکان کە قوتابخانەیەک ماوەی 8 ڕۆژ بەشداری خولەکە دەکات. خولەکە بەردەوام دەبێت تا 7/8/2019. بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی بە ئامادەبوونی سەرپەرشتیاری یەکەمی ئامادەی و سەرپەرشتیاری یەکەمی بنەڕەتی ڕۆژهەڵات پێشوازی لە خوێندکار یەکەمەکانی سنووری پەروەردەی ڕۆژهەڵات و بەخێوکەرانیان کرد. بە مەبەستی پیرۆزباییلەکردنیان لە بەرامبەر سەرکەوتنیان بە پلەی بەرز لەسەر ئاستی خوێندەگەی سنووری پەروەردەی ڕۆژهەڵات. نازدار ئەحمەد لە وتێکی کورتدا سوپاسی بەخێوکەرانی ئەو خوێندکاران و سەرجەم خوێندکارانی سنوورەکەی کرد کە پاڵپشت و هاندەرێکی گەورە بوون بۆ سەرخستنینەوەکانیان و داوای لە خوێندکاران کرد کە هەوڵ و کۆششی بەردەوام دابن و بۆ گەیشتن بە ئامانجەکانیان لە ئایندەدا و فراهەمکردنی خۆشگوزەرانی بۆ کۆمەلگە و خزمەتکردنی وڵاتەکەیان. هەر بەم بۆنەیەوە لەلایەن بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانی و سەرپەرشتیاران و بەرپرسی بەشی تاقیکردنەوەکانەوە دیاری و خەڵاتی ڕزنان بەسەر خوێندکارە پێشەنگەکاندا دابەش کرا. شیاوی وتنە 13 خوێندکار لەسەر ئاستی قۆناغی 12 ئامادەی زانستی وێژەی نوێی بنەڕەتی پلەی یەکەم و دووەم و سێمیان لە سنووری پەروەردەی ڕۆژهەڵات بەدەستهێناوە لە خولی یەکەمی تاقیکردنەوە گشتی و نیشتیمانیەکانی ساڵی خوێندنی 2018 بۆ 2019. من سێم بووم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و یەکەمی پارێزگای سلێمانی بووم لە ئامادەی پیشەی زانستی کۆمپیوتەرم بە بۆنەی مەکتەب بە بۆنەی مامۆستاکانمەوە هەروەها مدیرەکەم زۆر پشتیوانم بووە کە ئەو دەرەجەیە بەدەست بێنم هەروەها بۆ دایک و باوکیشم هیوام هەموو تەلەبەکان و قوتابیانی کوردستان هەوڵ بن بۆ ئەوەی دەرەجەیەکی بەرز بەدەست بێنن و هەروەها هیوای سەرکەوتن بۆ هەمووتان زۆر. من سان سەرکەوت یەکەمی هەرێم لە سەراستی وێژەیەکان بە کۆنمرەی 97.3 لە قوتابخانەی ماردینی تێکەڵەوە لە پارێزگای سلێمانی توانیم یەکەمی هەرێم بەدەست بێنمەوە. هەروەها زۆر سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو لایەنانی کە یارمەتیدەری من بوون چ مامۆستاکانی خۆم بنیان ئەندامانی خێزانەکەی خۆم بێتن
و ئامۆژگاری سەرەکیشم بۆ قوتابیان ئەوەیە کە لە هەوڵدان و تێکۆشانمان و نەبن چکە بێگومان ماوەیەکی دوور و درێژە تاوەکو ئەگەن بەوەی کە خۆیان پێویستیان پێێتی خۆیان ئاواتی بۆ خوازن. لە بینەی ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان وەرکشۆپێک بۆ ژمارەیەک مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانە و خوێندنگەکان بەڕێوە چوو. وەرکشۆپەکە لەلایەن ڕێکخراوی توانەسازی مامۆستایان و ئەنجام درا بە مەبەستی پەرەپێدان بە ئاستی تواناکانی مامۆستایان و بەڕێوەبەرانی لە کاتی ئەرکی خۆیاندا و لە ناوەندەکانی خوێندن. جێ ئاماژە پێکردنە وەرکشۆپەکە ماوەی 3 ڕۆژ دەخایەنێت و لەلایەن چەند ڕاهێنەرێکی بەتوانای ڕێکخراوی توانەسازی مامۆستایانەوە دەوترێتەوە. ئێمە وەکو ڕێکخراوی توانەسازی مامۆستایان هەستاوین بە سازکردنی ئەم وەرکشۆپە بە هاوکاری بۆردی NGOکانی مەکتەبی ڕێکخراوەکان و هەروەها بە هاوکاری مناڵپارێزی کوردستان کە بۆ ماوەی 3 ڕۆژە بۆ ژمارەیەک مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانەکانی ناو شاری سلێمانی کە ئەمڕۆ دووەم ڕۆژی وەرکشۆپەکەیە. بێگومان ئامانجی ئێمە بۆ پەرەپێدانی تواناکانی مامۆستایان و بەرزکردنەوەی ئاستی زانستی مامۆستاکانە. وەرکشۆپەکەش هەر لەژێر ناوی پەرەپێدانی تواناکانی مامۆستایانە. بابەتی وەرکشۆپەکە خۆی ئەگرێت لە چەند تەوەرێک بەس لە جۆرێتی تەواصل پەیوەندی ئەکا لە نێوان خوێندکار و مامۆستا هەروەها جۆری پەیوەندی دروستکردنی ئەو پەیوەندی لەلایەن مامۆستاوە وەک کارامەیەکی گرنگ لە پرۆسەی پەروەردەکردن و وانەوتنەوەدا و هەروەها جۆری فێرخواز و سروشتی فێرخواز. لە گەلەری ئازاد شەوقی خوێندنگەی ئامادەی خانزادی کچان پێشەنگایەکی بۆ کچە خوێندکارێکی قۆناغیدا کردەوە. پێشەنگەکە لە چەندین تابلۆی نەخشەندراوی سەرنجڕاکێش و کاری دەستی ئەم کچە خوێندکارە پێکاتبوو کە سەرجەمیان بە هاوکاری مامۆستای هونەر ئەنجام درابوون. کردنەوەی ئەم جۆرە پێشەنگە تایبەتانە ڕۆڵێکی باش دەبینێت لە دەرخستنی توانا و چالاکیە شاراوەکانی خوێندکاران. ئێمە وەکو ئامادەی خانزادی کچان من شۆخان مامۆستای هونەرم کە هەستاین بە سازدانی پێشەنگایەک بۆ خوێندکار ڕایان شەفیق کە خوێندکاری دەیزانستیە و خۆشم کە بە کۆمەڵی تابلۆی شێوەکاری بەشداری کردووە و خۆشم بە کاری سیرامیک بەشداریم کردووە لەگەڵیا. ئێمە ساڵانە چەندین پێشەنگا ئەکەینەوە لە ناو خوێندنگاکە لە هەموو بۆنەوە یادەکانە، بەڵام زیاتر پێشەنگاکانی تر بە کۆمەڵی خوێندکار تیا بەشدار بوون. ئەو خوێندکارانی کە توانایان هەیە بە ئیشی وێنەکێشان و ئەو خوێندکارانی کە هەشە لە ئیشی دەستیا بڵین توانای هەیە بە هەموو شێوەکانی ئیشی دەستی و وەکاری تابلۆکانیشمان ئەنجام ماوە و لە پێشانگایەکە هەمومان کۆ کردەوەتەوان و نمایشمان کردووە. ئەمڕۆ لەم پێشانگایەدا کە پێشانگای دادەڕێیانە خوێندکاری ئامادەی خانزاد لە پۆلی دەیزانستی من دەستخۆشی لە یەکەم پیرۆزبایی لە یەکەم کە لەگەڵ مامۆستای هونەرەکەی مامۆستا شۆخان عومەر توانیویانە ئەم پێشانگا خنجیلانەیمان بۆ بکەنەوە. من وەک یەکەی چالاکی هونەری ڕۆژئاوای سلێمانی پیرۆزبایی تەواوی سەرپەرشتیارەکانی یەکی چالاکیان پێڕاگەیەن و دەستخۆشیان لێ ئەەکەم. بێگومان ئەم جۆرە تێکەڵبوونە لەگەڵ مامۆسای هونەر و خوێندکاران شتێکی زۆر گرنگە. ئێمە وەکو نەریتێکی ساڵانە ئەم جۆرە پێشانگایانە هانیانە دێن کە بیکەنەوە و سەرکەوتوترینیش ئەوەیە کە مامۆستا و خوێندکارەکان پێکەوە ئیشکەن. هەموو مناڵێک جۆرە بەهرەیەکی تایبەتی خۆی تایە ئەبێت بزانی ئەو مناڵە لە چ شتێکا خۆی دۆزێتەوانێ. ئێمەش کچەکەمان بڵێ ماوەیەکی کەمە دەستی کردووە بەم ئیشە، بەڵام هەستم کرد ڕۆژ بە ڕۆژ برەو بە ئیشەکەی ئەیە. منیش وەکو دایکێک زۆر پێخۆشحاڵ بووم چونکە بەڕاستی ئێستا لە ژینگەیەکە ئەژین کە پڕە لە بابەتی تەکنۆلۆژیا کە بە شێوازێکی خراپ مناڵەکانمان بەکاری ئێنن، بەڵام ئەگەر بتوانین لە ڕێگەی هونەرێکی باشەوە یان بەهرەیەکی باشەوە مناڵەکانمان بەرەو پێبین زۆر بەرەو باشتر ئەڕات. ئەمڕۆ هەڵسان بەکردنەوەی پێشانگاکەم من لە مانگی 2018ەوە دەستم کرد بەم کارانم. سەرەتا کە دەستم پێکرد یعنی بۆ حەزی خۆم بوو، بۆ ئەوە نەبوو کە بەتەمای پێشانگایەک بم.
و بە بۆی ئاوی دەستم پێ کرد دواتر کردم بە زەیتی و زۆر سپاسی مامۆستا شۆخانەکەم کە ئەمڕۆ زۆر یارمەتی دەرم بوو یارمەتیام لەکردنەوەی پێشانگاکەم بە زۆر سپاسی مدیری خۆشەویستمەکەم سیست پەیمان زۆر یارمەتیام و هەروەها زۆر سپاسی هۆڵی ئازارشۆقیەکەم کە ئەم هەلەیان بۆ ڕەخسانم ئەمڕۆ بەردەوام بم لە کارەکانم ئیشەڵڵا کاری تێشمە بێت بۆ داهات. لە تەلەڤیزۆنی پەروەردەیەوە هەواڵە پەروەردەکانمان پێشکەشکردن خواتان لەگەڵ.